ئەگەرچی ڕۆژی 8 مارس بەهۆی ناڕازیبوونی کۆمەڵێک خانم لە زۆری کاتژمێری کارکردنیان دەستنیشان کرا. خانمگەڵێکی زۆریش لە ئێستادا هەن بە داهاتێکی کەم و وە کاتژمێرێکی زۆر کار دەکەن. دەچمە لای کۆمەڵێک ئافرەت لە قزای بەردەڕەش کە شەو و ڕۆژیان خستۆتە سەر یەک و کار دەکەن لە پێناو بژێوی ژیانی خێزانیان. بینەرمان بن. من کچێکم لە بەیانی تاکو ئێوارە کار دەکەم لە پێناو باری دارایی خێزانەکەم. بەداخەوە کچێک یاخود ئافرەتێک کە لە بەردەڕەش کار دەکات بە چاوێکی سەیر تەمەشا دەکرێت، هیوادارم ئەم نەریتە نەمینێ. پیرۆز بێت ڕۆژی جیهانی ئافرەتان. من خاوەند و منداڵم و لە کاتژمێرنەوەی بەیانی تاوەکو 4 کار دەکەم. لە مانگی 2 ڕۆژ پشومان دەدەنێ. من ناچارم و بژێوی ژیانمان وا دەکات کە من کار بکەم و هاوکاری خێزانەکەم بکەم. من خاوەن ئارێژگای نەورۆزم. تقریبا 15-16 ساڵە من خاوەن ئارێژگامە و چەندین ئافرەتیشم لەگەڵ خۆم داوەتە ئیش و زۆر حەزیشم لەو بەهرەی خۆم بوو. و یعنی نازانم وەکو کۆمەلگا پێشتر ئێرە ئەوها نەبوو، وەکو گوندێک وا بوو با بڵین، یعنی ئافرەت سەر بەخۆی نەبوو، زۆر یعنی سەخت بوو ئیشکردنی ئافرەتێ لە دەرەوە بەڕاستی. بەس ئەلحەمدوللا ئێستا یعنی پێشکەوتون زۆر پێشکەوتووە بە ئافرەت بە هەمان زۆر بە کاری ڕەنگاوڕنگ یعنی بەهرەی خۆیان ئێستاوا دەردەبڕن. ئێستا من وەکو ئافرەتێک ناتوانم ڕۆی خۆم لە کامێرا بکەم. لە کۆمەڵگی ئێمە ڕێگە بە ئافرەت نەدراوە هەموو ئیشێک بکاتن، بە دلی خۆی ڕێگەی پێ بدرێتن. هەموو ئافرەتێک ناتوانێت بێتە دەرەوە ئیشی سەر بەخۆ بکات، هەر ئیشێکی حەز لێ بیت بکە. ئەمە وەکو ئافرەتێک زۆر بە قورسی منداڵەکانی خۆم بەخێو دەکەم بۆ ئەوەی محتاجی هیچ کەسێک نەبم.